جیرە فیلمانەش هاوشێوەی فیلمەکانی ئەم کۆتاییانە دیمەنی سڕاوە و دیمەنی زیادکرا و دایرێکتەر کەسیان هەیە کە بە شێوەیەکی بەرچاو کاریگەری دەکاتە سەر فیلمەکان. The Lord of the Ring یەکەم لە ساڵی 2001 دروستکراوە و 178 خولەک بووە، بەڵام 30 خولەک کاکەگیان بەگاڵتە نەیانوتوە فیلم و سینەما یەکێکە لە گەورەترین بازرگانیەکان لە جیهاندا. فیلم ئیندەستری